پێشکەشە بە ڕێبازی حاجی جەلال بێرکۆتی سڵاو لەو قاچاقچیە بڕۆ مامۆسا چۆنی ئاوڕێگیان نەمبیوی ماوەیەکە گوێم لە دەنگت نەبووە نەمدیوی سەدەیەکە دەمێکە بێ هەواڵی لای من وەک سەدەیەکە ئێستا شەر لە خەیاڵی لە گشت ڕۆژ و شەوێکە دڵی شێتم لە ئاست ئاخچی بێچارەیەکە ئێستاش بەڕووی تۆدا دەرگا کراوەیەکە هەڵە بێت تۆم حاڵی لە چی خراپەیەکە ناتوانێ لە بیرت کە چ گێل و سادەیەکە ڕێبازی حاجی جەلال مەردە و دەرەجەیەکە لەنەو قاچەقچیەکانە خۆی تاکو دانەیەکە من شارەزای ڕێبازم شت کوڕە سادەیەکە سڵاوتان لەبێت چۆنی ئاوڕێگیان دایمە دەمبینی دڵنیام بۆ دەنگت لێوە نایات دەزانی بێت تۆ تەنیامە ئەی من دوای تۆ کەسم ناوێ باوێران ببێت دنیام خۆزگاست پێدەکرد کە دوای تۆ چەندە گریامە تکایە تۆ یا مەرگ یەکێکتان وەرنەفریامە شکاوم لە تەنایدا خوریامە هەی بە تۆوە بەستراوە ئاوات و حەز و خولیام ناوت بەرگێم دەکەوێت ڕادەچەڵێکیەم وریامە بۆ گەڕانەوەی تۆیە ئازاران خۆزگە و بریامە ناوت بەرگێم دەکەوێت ڕادەچەڵێکیەم وریام بۆ گەڕانەوەی تۆیە هەزار جار خۆزگە و بریام من ڕێبازم لە پشت بێت هیچ کاتێ ناڵم تەنیام وەک برایە بۆ هەڵا بۆ خۆمەر لە خزمەتیام چۆنی ئاوڕێگیان ئەرێ بیری من ناکەی بیری ڕۆژانی پێشوو یادەوەریەکان ناکەی سەیری پێکەنینی نێ و قسە و نامەکان ناکەی ئەو وێنانەی بۆم ناردووی پێم بڵێ سەیری ناکەی ئەم دڵە شکاندووە تاکەی چاکی ناکەی و قسم بۆ ناکەی بێدەنگ مە باوڕێکم هیچ کارێکی باش ناکەی سەبرم نەبا پێم بڵێ ئەو بێدەنگێتە تاکەی ڕێبازی حاجی جەلال دووەم جارە گەعدە بکەی هەڵە شەعرت بۆ دەڵێ و تۆش گلەیە ملێنەکەی ئاکامان جوو عەبدۆ بە جوانی ئەسپی بکەی ئەوەشە هەڵمەد منتک بۆ خۆت تەسویری بکەی
بڕۆن یا هەلا ئەم شەو سەریان هەڵداوە تەواوی برینەکانم ئەم شەو کولاونەتەوە تەواوی زامەکانم ئەم شەو دڵیان لێبەستم تەواوی خەمەکانم ئەم شەو بۆ تۆ گریاوم تەواوی کاتەکانم ئەم شەو پڕبوو بوون لە تۆ تەواو خەیاڵەکانم ئەم شەو بۆ تۆم نووسیوە تەواوی شعرەکانم دەستم بۆ توی دەنووسی ئەم شەو نامەکانم دەستم بۆ تۆی دەنووسی ئەم شەو لە نامەکانم ڕێبازی حاجی جەلال دەیڵێم بۆ برای جوانم خۆشەویست و عەزیزە یەکێ لە براکانم خۆشەویست و عەزیزە یەکێ لە براکانم خۆش بژین